ئەم پیلانە شەیطان خەونی هەزاران ساڵەی بوو کە مرۆڤایەتی بەرەو ئەم سیستەمە ببات کە ئەم سیستەمەش داڕێژراوە کە تەمەنی 230 ساڵە ڕازاندنەوەی زەوی تەمەنەکەی 230 ساڵە سەرلێشێواندنی خەڵک بە شێوەیەکی گشتی إلا عبادك منهم المخلصين إلا أو عبدك كمانا يعني زور بتسوكن رجكان زور كما كبوتو خوان يقلا كردوتوا أم سلشواندنا 230 ساڵە قد مرۆڤ وەکو ئێستاکە پۆشتە و ڕازاوە و خاوێن نەبووە بەڵام قەت وەکو ئێستاکە سەرلێشێوا و فەقیر حاڵ نەبووە لەگەڵ ڕێزم بۆ ئێوە بەڕێز و خۆشەویستە مادام گوێ ئەگرن لەو بابەتانە دیار ئێوە لەو کەسانە نین ئومێدم وەیە کە ئێوە لەو کەسانە بن منهم المخلصين ئەوانەی کە بە تەواوی خوان یەکلا کردوێتەوە بە خاڵیسی بە پاچی بۆ خوای گەورە بۆ مردن و قەبر و قیامەتی خۆیان کارەکەن هیوادارم لەو کەسانە بین بعدين ئێستا سیستەمەکە ئابوووریەکە کە بنیاندراوە ئەم سیستەمە کە وتم خەونی هەزاران ساڵی شەیطان بووە و لە سەردەمی بابلیەکانە هەوڵیان داوە کە بتوانن شارستانیەتی ئەو کاتە لە ناو ببەن و وڵات بڕازێننەوە بۆی کە مرۆڤایەتی لە کۆتاییەکەی لە ناو بچی بەڵام سەری نەگرتووە دوایەکانی با بڵێن لە سەردەمی سۆمەڕێکان و کلدانیەکانەوە و لە سەردەمی حتا پێش عیسا عەلەیهی سەلامەوە فەلاسیفە یۆنانیەکان وەکو ئەرسطۆ و ئەفلاتۆن و سوقڕات و ئەوان هەموو باسی ڕیبایان کردووە بۆی کە ڕیبا بڵاو نەبێت ناو کۆمەڵگاکەیاندا چونکە ئەیانزانی لە ڕووی زانستیەوە کە ڕیبا لە ناوچوونی حکوومەتەکان و گەلەکان و تاکتاچی خێزانەکان و تاکتاچی ئەندامانی خێزانەکانە بۆیە هۆشداریان داوە ئەوان قسەیان لەسەر کردووە بۆیە لە دوایە کە عیسا عەلەیهی سەلام بە هەمان شێوە ڕێگای نەداوە بۆشە لە ئینجیلیشە باسی ڕیباکرا کراوە حتا ئێستاکەش لە کەنیسەکانە کە وێنەیان کێشاوە وێنەی ئەو ئاەتیان کێشاوە لەسەر دیواری کەنیسەکانە ئەو کەسانەی کە مامەڵە ئەکەن بە ڕیبا کە لە ڕۆژی قیامەتە بە ئاگر و بە سەهۆڵ عەزاب ئەدرێن لە ڕۆژی قیامەتە بۆیە کە خەڵکانێک کە مەسیحیەکان داتن بۆ نوێژێک سەر چاویان بەو وێنە ئاکەوت و ئێستاکەش لە کەنیسەی دۆمینیکۆ بۆ نمونەیەک لەوانە کە بەناوبانگە لە ئیتاڵیا ئەو وێنەیە کێشراوە بۆی کە خەڵکی ئیماندارەکە بە هیچ شێوەیەکە نزیک نەکەوێت لە ڕیبایە ئەمەش پیلانی شەیطانە ئەوێت هەموو خەڵکی نزیک بکەوێتەوە لە ڕیبایە بۆیشە لە قورئانە ئەوەندە هەڕەشەی ڕیبا ئەکات بۆیشە ئەم پیلانە سەری نەگرتووە بە شێوەیەکی گشتی بەڵام ئێستاکە بە شێوەیەکی گشتی سەری گرتووە لەو کاتێک کە ئەلمانیە لە ساڵی 1789 سەری هەڵدا بەڵام پێش ئەو با بگەڕێنەوە سەر تاریخە سەیریکەین کە مەسیحیەکان لە ناو خۆیاندا با بڵێن کە معارەزە دروست بوو دژی مەسیحیەکان چێ دروست بوو لەسەر دەستی مارتین لۆتەر لە ساڵی 1515 و 16 و 17 کە قەشەیەک بوو لە ڕۆما ئەی خوێند ئەڵمان بوو ئەوە بوو کە هەستی کرد کە قەشەکان بەدزی بەنهێنی ڕیبا ئەدەن بە خەڵک ئەچەوسێننەوە ئەوە بوو لێیان جیا بۆ دژیان وەستاوە و حرەکەی پرۆستانتی دروست کرد و وەشەڕێکی خوێندناوی 100 ساڵ لە نێوان ئێڤانگلیش و پرۆستانتەکان و وە کاتۆلیکان دروست بوو هەتا ئێستاکەش ڕقیان لە یەکتریە بەڵام سەرچاوی کێشەکە چ بوو سەرچاوی کێشەکە قیبلەکە نەبوو سەرچاوی کێشەکە جلوبەرێک نەبوو سەرچاوی کێشەکە ڕیبا بوو کە لێکی جیاکردنەوە بۆیە شابینیم تا ئێستاکەش بەرەبەرەکانی یەکترەکەنەوە لە بەرەوەی ڕەخوقینیان لە یەکتر هەیە لەسەر مەسەلەی ڕیبا بوو کە خەریک بوو بڵاو بێتەوە بەڵام بە شێوەیەکی ئاشکران نا بە شێوەیەکی نهێنی بۆیە شەیطان هەوڵی داوە لە ڕێگای کەنیسەشەوە بتوانێت خەڵکانێک پەروەردە بکە بۆی کە وڵات بڕازێنێتەوە لەسەر ڕیبا بەڵام بۆی نەچۆتە سەری حتا عیلەیەک هەبوو لە مەسەلەی مێژووی بانکەکانە ئەبینی عیلەی ماریشی کە مەشهورە لە مێژوودا لە ساڵی لە چواردەمی سەدەی چواردەمدا هەتا سەدەی هەژدەیەمدا ئەم بنەماڵەیە ژیان و لە ڕۆما قەیسەرێکیان دروست کرد بۆ کۆڵانێک کە ئەم کۆڵانە بەدزی خەڵکان داتن بە ماسکەیەکەوە قەرزیان ئەکرد بە شەو قەرزیان ئەکرد لەو دوکانانە کە دایان بۆ دانی ڕیبا بە خەڵکانێکە بۆیە بە شێوەیەکی نهێنی بوو لەبەرەوەی ئەو کاتە خەڵکی مەسیحی بوون دیندار بوون و خەڵکی ڕیباخۆر ڕیسوا ئەکرا لە ناو خەڵکیە بۆیە زەم ئەکرا لۆمەی ئەکرا بۆیە خەڵکی بە ماسکەیەکەوە ئەچونە جەو کەسە پلێکی ئەسکەری هەبوو بێ یان ئاینی هەبوو بێ یان کۆمەڵایەتی بە هەر جۆرێک بێتن بە شێوەیەکی بەنهێنی ئەچوو پارەی وەرەگرت و تا ئێستاکەش ئەم شوێنەوارە ماوەتەوە وەکو یادگاریە کە لێکوانە ڕیباخۆرەکان ڕیبیان ئەدا بە خەڵکی بە شێوەیەکی نهێنی ئەوە بوو سەری نەگرت ئەو پلانێ ماریشی توانیان ئەو ویلایەتێک کە تێیدا ئەژیان لەو ویلایەتەیە پەرە بسێنن تاوان لێت ئەو وڵاتە بوژایەوە بەڵام ئاخیرەکەی چ بوو
تەقینی بەڵقە ئابوورەکەی ئەو ویلایەتە بە تەواوی ئیفلاسی کرد و مایەپووت بوو فەقیری و دەدەسەریەک و وەشەڕی ناوخۆ و چەندین کێشە دروست بوو لە ئەنجامی تەقینی بەڵقە ئابووریەکە کە لە سەردەستی عائیلەی ماریشی سەری هەڵدا بوو یاخود دامەزرا بوو بۆیە لە بەهۆی دینداری خەڵکەکەەوە نەیانتوانین لە ویلایەتێکەوە بستنە ویلایەتێکی تر یاخود بپڕژێنە سەر هەموو ئەوروپایە دوایش بۆ هەموو جیهانە سەری نەگرت و پرۆستاتەکانش معارەزەی ئەوەش لیان جیابەوە بەهۆی کە ئەمەی لێ کەشفکردن کە نابێت ڕێبا بدەن بە خەڵکە حتا خوای گەورە لە قورئان پیرۆزدا بۆمان باسە فەرمی کە ئەو کاتیش هەوڵیان داوە کە لە ڕێگای ڕێبا و خەڵک دەستەمەوە بکەن بۆی خوای گەورە فەرمی یا أيها الذين آمنوا إن كثير من الأحبار والرهبان ليأكلون أموال الناس بالباطل أي إيمان دارن بزانن کە قەشەکان و با بڵێن قەشەی دیندارە مەسیحیەکان و یەهودیەکان پارەی خەڵکە خۆن بە باتڵ بە ڕیبا موڵکی خەڵکە خۆن یاخود پارە و سەر و سامانی خەڵک ئەخۆن بە ناحەق بۆچی خۆی گەورە هۆشداریەدات بۆی کە ئێمە نەبێتە سیفەتی خۆمان ئێمەش شەیتان لا ڕێمان بکات بۆی کە ڕیبا بکەینە بناغەی سیستەمی ئابووری وڵاتەکەمان